لەبارەی بەردەوامی خۆپیشاندانەکان لە پارێزگا گەورەکانی عێراق بە تایبەتی لە زیقار هۆکارەکان و هەروەها هۆشداریەکان کە بە حکوومەت دەدرێت لە ئەگری فراوانبوونی ئەم خۆپیشاندانانە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم دکتۆر غەسان ئەلحوسەینی شرۆڤەکاری سیاسی لە زیقارەوە لەگەڵمە دکتۆر غەسان سپاس کە لەگەڵ کوردستان 24 بۆچی ڕەخساندنی هەلی کار و دابینکردنی خزمەتگوزاری بۆ حکوومەت بۆ گەنجان لە پارێزگا دەوڵەمەندەکانی عێراق ئەوەندە زەحمەتە؟ بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان سوپاستان دەکەم سوپاس بۆیەوە بۆ کەناڵە بەڕێزەکەتان دەربارەی ڕەخساندنی هەلی کار لە حکوومەتی مرکزی لە عێراق بە شێوەیەکی گشتی و هەروەها لە پارێزگاکان بە شێوەیەکی تایبەتی دەزانن کە عێراق دەتوانین بڵێین وڵاتێکە لەسەر فرۆشتنی نەوت ژیان دەکەوە هەروەها موچە دابین دەکات بۆ کارمەندەکانیان و هیچ کۆمپانیایەک و شوێنێکی دیکەی نییە کە تۆکاری تێدا بکەیت بۆیە زۆربەی خەڵکی و گەنجەکان لە سێکتەری گشتی کار دەکەن و ناچنە کەرتی تایبەتەوە ئێوە دەزانن کە عێراق وڵاتێک کە پلانێکی نییە وەکو وڵاتانی دیکە کە گوێ ئێمە دەبینین و هەروەها گوێ دەگرین کە وڵاتانی دیکە پلانیان هەیە بۆی کۆمپانیاکان وەگەڕ بەخان کاری پیشەزازی بکەن وەکو دەتوانین بڵین هەتا موچەی خانە نشینیش بۆ کەسانە دابین دەکرێت کە لە کەرتی تایبەت کار دەکەن بەڵام ئەمە لە کەرتی تایبەت لە عێراقدا نییە بۆیە زۆربەی خەڵک وا هەز دەکەن کە پێویستە لە کەرتی گشتیدا کار بکەن و هەروەها کاریان هەبێ و لەوێ بمێننەوە بۆیە وڵات ناتوانێت ئەم کەمیە زۆرە ئەم کوژمە زۆرەی کە خەڵکی کە دەردەچێت لە زانکۆ پەیمانگاکان دابمەزرێنێ بۆیە ئەمە بۆ چوونێکی ڕاستەقینە نییە و وڵات هەڵنەستا بەکار ڕاستەقینەی خۆی کە گەنجان بخاتە هەنێ سێکتەری دیکەوە کە کار بکەن باشە ئێمە وەکو زیقار بۆ نمونە ئایا هۆکاری بوونی گەندەڵیە لە عێراق یا هۆکارەکە نائەمنی یا ناسەقامگیری سیاسیە یا کەم تەرخەمی بەرپرسانی حکوومەتی عێراق بۆ خزمەتی هاوڵاتیان؟ بێگومان ئەم سێ هۆکارە بەیەکەوە و هەروەها گەندەڵی و هەروەها نەبوونی ئاسایش و هەروەها لایەنگری لە دامەزراوەکانی دەوڵەت لە شوێنێک بۆ شوێنێک دەبینن کە لە هەندێک لە پارێزگاکان کارمەندیان دەوێ بەڵام لایەنگری و هەروەها خزمێنە ئەمە هۆکارێکی سەرەکیە کە خەڵک دەستی ناگا بە وەزیفەکان و هەروەها گەنجان ئومێد و هیوان لە دەست داوە کە کاریان دەست بکەوێ و هەروەها ببن بە کارمەند لە دام و دەستگایەکی دەوڵەتدا ئەمە بۆ چونکە پلانێک نییە گەنجەکان بخەیتە سەرکار هەلی کاریان بۆ دابین بکەیت هەلی کاریان بۆ بڕەخسێنی ئێمە دەتوانین بڵێن یەکەمیان وەکو پێشتر وتم بە هەزاران کەسمان هەیە کە دەرچوون لە پەیمانگاکان و زانکۆکان هەر پارێزگایەک کە 5 زانکۆی لێبێ یاخود 6 لێبێ و ئەوەندەی بەرامبەریش پەیمانگا و کۆلێژی تایبەتی هەیە بەیانیانی هەیە ئێوارانی هەیە ئەم خەڵکە هەمویان بەیەکەوە بەڕەوە دەردەچن و ئەمە وا دەکا کە ئێمە نەوەیەکمان هەبێ ئێستا دەڵێن نەوەی ساڵی 90 زۆربیان هاتوون کە کارانێک دەکەن کە ئەم کارانە لەگەڵ تەمەنی ئەوان ناگونجێت چونکە 30 ساڵیان تێپەڕ کردووە ئەم نەوەیە دەتوانین بڵین ئەمان دڵگرانن لە حکوومەت بە هەزاران دەرچوون و داوای هەلی کاریان کردووە دامەزراندن لە کەرتی پۆلیس شارەوانی داواکاری هاوڵاتیان و خۆپیشاندانەکان بوو کە لە تشرینی 2019 گەیشتە لووتکەی خۆی پێتان وایە ئەگەر حکوومەت وەڵامدەری داواکاریەکانی خەڵک نەبێت جارێکی دیکە ڕووداوەکانی تشرینی 2019 دووبارە ببنەوە؟
ڕووداوەکانی تشرین بەڵێ حکوومەتی سوودانی یەکەمیان ناتوانێت ئەم هەمووە بکات و هەروەها بە داوای خۆپیشاندەرەکانەوە نات حکوومەتی سوودانی واتە حکوومەتی چوارچەوەی هەماهەنگی کە لە دوو هەڵبژاردنەکان پێکهێنرا ئێوە و ئێمە هەمومان دەزانن کە زۆر لە کوتلەکان کشانەوە بە تایبەتی تیار سەدڕیوە نەچوونە نێوە حکوومەتەوە و هەروەها جاددا ئێستا دەتوانین بڵین کە بێهیوایە لە حکوومەت لە 2016 دواتر تشرین نەیانتوانی ئەوە بکەن کە خەڵک داوای دەکرد. ئێمە هەمومان دەزانین کە ڕووداوەکانی تشرین ئەو گەنجانە بوون کردیان کە بێکار بوون هەڵسان بە خۆپیشاندان لە سەرەتاداوە دواتر بابەتەکە پەرەی سند و هەروەها بۆ ڕووداوێکی گەورە لە عێراقدا و چارەسەر دانرا لە حکوومەتی سوودانی بۆوانەی کە بێکارن و کاریان دەست نەکەوتووە بەڵام جێبەجێ نەکرد. زۆر باشە. بەڕێز دکتۆر غەسان الحوسەینی شرۆڤەکاری سیاسی سپاس لە زیقارەوە لەگەڵمان بووی.